هەورە بروسکە لە چەند کاتژمێرێکی کەمدا ماتەمینی خستە نێو دوو بنەماڵی هەرێمی کوردستانەوە. باوکو کوڕێک لە گوندی سەرسیانی دوکان و گەنجێکی 43 ساڵیش لە گوندی هەنارانی خوارووی دۆڵەڕوت هەورە بروسکە لێدان و بەهۆیەوە گیانیان لەدەستدا. هەورە بروسکە وەک دیاردەیەکی سروشتی مەترسیدار پێناسەکراوە. ئامارەکان ئاماژە بەوە دەدەن ساڵانە لە هەرێمی کوردستان چەندین کەس بەو هۆیەوە گیان لەدەست دەدەن و بریندار دەبن. لە جیهانیشدا ساڵانە زیاتر لە 200,000 کەس هەر بەو هۆیەوە زیانیان پێدەگات. زۆرینەی ئەو کەسانەی هەورە بروسکە لێیان دەدات دڵیان دەوەستێت و پێویستیان بە بوژاندنەوەی دڵ دەبێت. ئەمە دەکەوێتە سەر ئەوەی تاوەکو چەند فریای کەسەکە دەکەون. لەبەرەوە لایەنی تەندروستی ڕێنماییمان دەکەن لە کاتی لێدانی هەورە بروسکەدا یارمەتی بریندارەکە بدرێت و ئەو بۆچوونە کۆنا پشتگوێ بخرێت کە گوایە کارەبای هەورە بروسکەکە بۆ تۆ دێت. یەکێک لە باشترین ڕێگاکان و نەهێشتنی مەترسیەکانی هەورە بروسکە ئەوەیە بچیتە ناو خان و یان باڵەخانەیەکەوە یاخود ئۆتۆمبیلێک بەمەرجێک دەست لە جام و دەرگاکانی نەدەیت. بەو پێیەی هەورە بروسکە بەرزترین شوێن و ئاسانترین گەینەر هەڵدەبژێرێت بۆ ئەوەی بگات بە زەوی. لەبەرەوە وا باشترە خۆت گورمۆڵە بکەیت و خۆت نزم بکەیتەوە بەمەرجێک کەمترین بەرکەوتنت لەگەڵ زەویدا هەبێت. بەڵام ئاگادار بە نابێت پاڵ بکەویت. ئەگەر لە شوێنێکی کراوەدا گیرت خواردەبوو ئەوە دڵنیا بەرەوە لەوەی بچیتە شوێنێکی نزمەوە و خۆت لە ستونە کارەباییە بەرزەکانیش بەدوور بگرە. زۆرینەی ئەو کەسانەی هەورە بروسکە لەیان دەدات ئەوانن کە نزیکن لەو شوێنانەی وزە کارەباییەکەی پێدەگات. واتە کاتێک هەورە بروسکە دەگاتە سەر زەوی دەکرێت وزە کارەباییەکە بە زەویەکەدا بگوازرێتەوە بۆ دەوروبەری و ئەگەر لەو شوێنە نزیک بیت ئەوە ئەگەری بەرکەوتنت هەیە. ئەوەی لەم کاتەدا گرنگە ئەوەیە دوور بکەویتەوە لە درەخت و پەرژینی ئاسنین و ستونە کارەباییەکان.